باوتان لێبێت وەکو پێشی ناوتوانە نان بۆ دانەوە گۆشتیش بۆ قەسە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی دوو هەفتەی ڕابردوودا بەشێکی زۆر لە هاوڵاتیان کە بەشێکیان یان بێکار بوون هەر یان پیشەکەیان مامەڵەکردن نەبوو بە زێر و زی و کازاکانەوە هاتنە ناو بازاڕی دراوەی شاری سلێمانی دەستیان کرد بە کڕینی قاڵبە کانزا لە جۆرەکانی زێر و زی و مس و بەمەوەی بەشێکی زۆریان بەداخەوە زەرریان کرد دەشمە لای پیشەوەران لای شارەزایان کە ئایا کەسێکە شارەزای نەبێت دەبێت بچێتە ناو هەموو ئیشێکەوە لە کاتێکدا کە لە ڕابردوودا هیچ پێشینەیەکیان نەبووە و هیچ ئەزمونێکیان نەبوو لەگەڵماندا بن و بەجای ئەم بابەتەدا دەچین. جناب چی گەڕێکی سلێمانی؟ لە چوارشنایی چەندێکە وەچی قاڵبێکت کڕیوە؟ وەڵامی مەڕمەڕەی زیوم کڕیوە لە کاتی ئەمەکەیدا خەڵک سەری کردومانە باشە بەچەند کڕی؟ تقریبا 52 بۆ وەرەقا بووە پێشتر هیچی شێکی لەم بابەتە کردووە پارێکی پێوتەوە؟ ئاڕۆڵە سەریان تێکردەوە بزانم چییە بەس باش ئیسا بەچەند؟ وەڵامی تقریبا ساڵم لە 32 گەڵ ئەوانەیە وایە؟ بەڵێ یعنی ئیشەڵا وا نابێ بەڵام ئەگەر ئێستا بیفرۆشی تقریبان ئەتوانێت بڵێ 20 وەرەقەیە تقریبا بەڵێ 20 وەرەقەی زەرەرە باشە پێت وانییە کە بەڕاستی ئەمیشە بە کەسی شارەزای خۆی بیکە؟ وەڵامی هەموو کەسێک نییە؟ تەواوە تەماش تەواوە بەس عادەتەن ئەمە لەگەڵ بۆرسەی جیهانیان نییە چونکە لە بۆرسەی جیهانیەکە ئۆنسێکی بە 120 دلار بوو ئەو کاتەانی ترکە زۆر زۆر بەس بۆ چووە تۆپی خۆی چووە 120 دلارێک ئۆنسی بەس لە بازاڕەکانی سلێمانی و هەولێر ینی فەرقی کیان هەبوو لێ بە 120 دلار بوو لێرە بە 180 دلار بوو ئۆنسەکەیان باشە چ نەوعێکت کڕی هەندێک وەزان دووسێ نەوعی هەیە؟ دووسێ نەوعی هەیە پاڵمە و تورکیەکەی هەیە لەگەڵ مەڕمەڕە من مەڕمەڕەم کردووە فەرقەکەیان زۆرە فەرقەکەیان بە شەریکەکەی ینی تقریبا 100 دلار 200 دلاریان فەرقە چاوەڕێتێکی زیاتر بەرز بێتەوە ئاڕەوە تەبان ئەی ئێستا وەتەمایکی ساعتی پرسیارێک کردوانم بەڵێ ئەی فرۆشی یان جاری چاوەڕێکی وەڵاهی ترتیامەوە نازانم لاچنی فرۆش ئێستا حالیان پێتە؟ بەڵێ ئێستا ئۆنسەم پێیە؟ بەڵێ 200 پێ باشە یعنی ئەمەت کردووە بە؟ ئەوە تقریبا 176 دلار کەوت 176 دلار ینی بەم شێوازە بەڵێ وەکو دیناری ئاسنی جاران شکڵەکەی باشە لە ماوەی ڕابردوودا کەس پێی نەوتی مەسەلەن لە دەرەوەی ئەم بازاڕی ئاڵتون فرۆشەکان مەسەلەن خەڵکی بێ بە 100 دلار زیاتر لێو بکڕێ یان کەمتر لێو بکڕێ هەیە؟ بابەزیتر تەماحەگرتبوو یعنی نەتوانێت بفرۆش تەماحگرتی بوویتێ و زیاتر بەرزە بێتەوە ینی خەریکی چاو لە خەریکی باشتر بوو بەزیتر سەرڕێگەی قورسترە ئەوەی لەگە خەڵکی شارزای ساقسەکەی پێتەڵە چی پێتەڵە جارێک چاوەڕێ بکەیانەڵە بیفرۆشە عادەتەن وەڵای ئێستا خەڵک ئەوەی کە پێویستی بە پارەکە نەبێت داینە باشتر ینی خۆ هەروان نامێنێت بەس هەستەکەم تۆ پێویستیشو نەبێ هەر خەمتەڵی ئەکەسم جارە داوەزێ تەبان خۆ هەروایە شتێک ئەوەی هەوڵی بێەوەی خۆ پارەکە وایەگردەوە ئیتر ڕاستەبان پێ ناخۆشە بێت خی گەورە ئاسانیکە ئینشاءڵڵا پەیام چییە بۆ ئەو کەسانی بەڕاستی من بەرنامە بۆ ئەوەیە کە شارزایی نەبێت لێرە ناوم یاریەوە یعنی بەڕاستی وەکو یاری جیهانێکی گەورەیە عادەتەن ئەگەر شارەزایەکی تیانە بێت نەزانی چیە مەسەلەم مێرە ناوێت ئادەم بۆ یەکێک کە ماڵ و خێزان و ئایرەی لەسەر بێت بۆوانە زۆر ینی
بۆ من جارێ خەتەر بێ بۆ ئەم دوو جار سێ جار خەتەرە و ئەو ماڵ و مناڵی لەسەر دۆست هاوڕێت هەیە کە بەو شێوە زەرریان کردبێت طبعا زەرریان کردو لە منیش زیاتر لە من کەمتر شڵاوی جناب نابێ بەزەرەی شڵاو چۆن بوو شاردار نییە قاسانسکەی ئینشاڵڵا ئەمە ئەزمونیەکە چۆن بیری لە کڕینی زیو کردەوە مەسەن ئاڵتونەکە لەبەر پارەکە بەشی نەکردی یان نابێت وا بوو زۆرمەکرد ئەمەیان زیاتر خێری تیاابێ وەک لە ئاڵتونەکە بەڵێ ئاڵتونەکە ئێستا وەسی چۆنە دۆخی چۆنە ئاڵتونەکە وەڵی وەبزەمەش دابەزیوە بەس ئیتر عادەتەن ئاڵتونەکە باشترە وەک لەمە ئاڵتونەکە کەمتر دابەزی وەک لەمە لەو 52 کە پێدا 52 ەقا چووە 58 وانەشیان نەچوو چووە 56 چوت بەخوا دڵنیام زیاتر بەرزەبێتەوە نییە هەیە بە گوشمەی زۆر شتی کڕی بێ حسابە زۆر لەسەر نابێت ئیشی خۆ چیە پیشەی خۆ چیە؟ وڵای ئیش خۆم خوێندکارم بەزیتر ئەسەر لەم شتانە تۆز دەرەکەم خەریکی بووم دام چیە مەسەلە لەشتە ساقی چیت هەیە کۆتاییە بۆ گەنجانیش بەتایبەتی کە خۆت گەنجی کە پارەکانیان بەم شێوە بەهەدەنێ وەکو هەدەرچوون بە هەدەرچوون نییە توانیش نەبێ زانیارێکت دەست کەوتووە لەسەری ینی لێرە سارێک بوو لە بۆرسە سارێک بوو عادەتەن ئەگەر دەتوانن بە ساری بۆرسەکە بێکەون دان زەرەری کەمتر و قازانجی زیاترە کاکە سەرەتا با نەچی ناو گوندەکاریەکەوە سەرەتای بەرنامەکە پێم خۆشە باسی لەوەکەی ئەم جوڵەی بازاڕە لە چیوە دروست بوو چۆن بوو خەڵک ئاواز و سەری تێکردوەڵێ بەڵێ قوربان سەرەتا بەخێر مێ سەر چاوم تقریبەن مدەی 2 ساڵە بێت خەڵک دەستی کردووە بە کڕینی زیو سەرەتا لە ئەوەی کە خەڵک دەستی پێکە سەرەتا لە 800 دۆلارە بوو ئێتە ماوەیە چۆن بڵێ نرخەکەی تۆزێ خێرا چوە سەرەوانێ خەڵک ئیسفادەی لێ کرد ئیتر بڵاووانێ ئاوەکە ئیسفاداکە ئیتر هەموو جارێکیش ئەمی چۆن بڵێ بەرز بوونەوەیە ستۆپێکیە لەسەرەوە گەڕانەوەی خۆیە کات و ئەمجا دوای ئەوە بەرز بوونەوەکە وەکو ئێستا ئێستا خەڵک دیسپێکی زۆر کڕاوە ئەمجارە لە سەری بەرزا کڕاوە کێ خەڵکی وەهاندا بەو گوشمە بۆی بێ بەتایبەتی لە 2 هەفتەی ڕابردووە چی بوو گروپی واتساپ و مەسنجەر و تیلیگرام بوو ئەوانە زای چۆنە مەسەن تۆ ئەی کڕیت ئیسفادە و لێ کردو بە ڕەفێکەکە دەڵێ ئەو بێشی چکاڵێ ماوەی 2 ساڵە خەڵک هەمی ئیسفادەی لێەکە مەگە یەشی کڕی بێتی و دابەزی بە ئیش دەرور بوو بێ بیفرۆشێت ئەگنا زۆربەی کاتەکان ئیسفادەی لێ کردووە دوای ئەوە کە ئاوا خەڵک ڕووی تێکرد نرخەکە بووە نائاسایی بەرز بووە یعنی خۆی پێوەری دانانی نرخەکە کە بۆرسەنێ تەقەن لە بۆرسە گرانتر بوو بەڵێ پێوەرەکە چی بوو خواست بوو بەڵێ خواستی هاوڵاتیانی زۆر لەسەر بوو هەرتۆ لەم شانەی خۆمانەوە سیر کرد هەموو عالەم وا بوو لە هەموو ژیانە خواستی ئاوای لەسەر بوو ئەمە زۆر بەکاری ئێستا ئەوە دەوری هەبوو خواستەکە دەوری هەبوو ئەم ئیشە ئەوەیە هەر کەسێ شارەزای نەبێ بێتە نابێت من دایمە هەر کەسێکی ئەگەر برز بە من گامن پێڵە مەڵام سەرەتا تۆ بە ئیشت بەم پارەیە نەبێت کە ئەمەی پێکڕی ئەمە بۆرسەیە دایم بەرز و نزمەکە ئەمە یەک دوو بێتەوانێ گەرەتەوە 5 قاڵب یا 6 قاڵب کڕی بە چەند وەژبەیەک بیکڕە هاتۆ نمونە ئێستا بە 32 وەرەقەیە ئەمڕۆ بیکڕە بەیانی دابەزی وەژبەیەکی کە کڕە سەرکەوتۆ وەژبات بیفرۆشەرەوە چی پێ بوو یەکسەر لە 5,000 دۆلارەکە چۆ کڕێوێتی ئێ بێ چاوەڕێکە داچێتەوە شوێنی خۆی زەرور بێ ئەبێ بیا بە زەرەر شارەزاییەکە ئەوەیە مشکیلەکەی وەکڵێ بێ و پارە بیمرێنی وابزانی ئیشە چۆن لەسە تۆ خان ئەرزێکە کڕی کورە هەشتێکە نابێت چاو لێ بێ دوو ڕۆژتە بیدەی بە شتێک ئەو ئیشە نابێ پێی بێ نابێ ناوە ئیشە پێ بێ زەرەرەکە ئێستا ئەبینم ئەمە نووسراوە مسی ئەو زیوی مەرمەڕەیە زیوی پاڵمە بەڵێ ئەو پاڵمە ئەمە کوالیتیە بەڵێ چۆن جیاوازیان 4 دۆلارێکیان فەرقە تەقریبەن خۆی ڕاستیشە هیچیان فەرقی نییە بەس ئەو فەرقە تۆ ئی بە مارکەکە
مارکەی مەرمەڕە $100 گرانترە لە پاڵم لە نوعەکانی کە $100 گرانتر ئەجیناتۆ بێتە سەرواقع ئەم باوانە کە لە وڵاتی خۆمانە دروستەکرێت لەم شارەی خۆمانە باشترین نوع ئێستا ئەمەش ئاڵتونە ئەوە ئاڵتونە زیوی هەیە ئێستا ئەمە نرخی چەنە ئەو تقریبان 164,000 ئەمڕۆ بەڵێ باشە لە ئێستادا نرخەکە تاڕادی جێگی نەبووە هاوسنگ نەبووتەوە نا بورسی یا دەیمان بڕ من یاریەکە نامەسەوەیە ئەو جیاوازی کە لە بازارە هەبوو لەگەڵ بۆرسا کەمێ ئیسا نزیک نەبووتەوە زای چۆنە مەوزوع بازار ئێمە نییە بڵێ ئێرە وای لات ئێستا بۆرسە چەنە و ئێرە چەنە ئێسێ برای خۆکە ئێستا ئەم دقی بۆرسا $80 $80 تۆ کە لە وڵاتی ئیمارات دەیکڕی یەکسەر زاید 20 وای پریمەکەی زاید 20 بەڵێ ئەو 20 وای لێ کردەوە خەڵکی خۆمان نەزانێت لێرەیە فەرقە وای کردووە بەڵێ دوایی کرێتە ئێرە بە چەنە ئیتە تۆ کۆمەڵە مەسوفاتی هەیە باشە ئەوانەیە چێتە سەرێتی کام لە حەسەب دوکانارەکە $10 ئیسپانیای خالە سەر هەیە $15 هەیە بە $100 ڕازی نابێت باشە مەسروفەکە لەگەڵ پارەکەی ئەوێ هەمووی بخینە سەر یەک چەنەکە تقریبا ئەم دقیقەیە نزیکەی 32 وەرەقە ئەکەوێت لەوێ 32 وەرەقە ئەکەوێت لێ ئاڵتونەکەم حساب زی مەرمەڕەکە زیوە مەرمەڕەکە بەڵێ ئاڵتونەکە تەنها حواڵی پارەکەی چێتە سەر لەگەڵ باشە ئێستا بەچەنە ئەم 32 ئێستا بەچەنە ئێستا لای ئێمە بە 32 وەرەقە و $30 فرۆشت کەواتە قسەکەی من بوو یعنی ئێستا زۆر فەرقەکە زۆر نییە حد پێشتێژە پریمەمەکە وەسەری ئەجاران بۆچی ئەوەندە زۆر بوو ئەوە هۆشبەی پێشوو بوو فەرقیان زۆر خست وەسەری ئەو لێرە زۆری لەسەری بوو چۆن وەگەم دقی لیرە بەڵێ حدەسی $30 لەسەر جەنابەت ئێستا وەکو پێشانگایە کە هەم زێر هەم زی و هەم مسیش بەڵێ وەکو بینی ئەمە مسە با بڵێ عەرزەکەیت بەڵێ ئێوە ئیش لەسەر عمولەکەکەن بۆ خێری ئێوە خۆتان کردن و فرۆشتن ناکەن بەو شێوەیە نایە تۆ چۆن بڵێ خۆت مایە زیویت مایە مسی مایە ئاڵتونیت بەڵێ بۆ عمولەکە ئیشەکەی تێگەم ئێتە بەرز و نزمکە تۆ مایە ئەوەیڵێ ئەمەندەم لەم کانزایە هەیە باشە ئەگەر بێت و داببەزێ کاریگەری لەسەر ئێوە هەیە لە بۆرسا لەو کاتە چۆن بڵێ فرۆشکەمە بێتەوە خەڵک نامڕتاحی بینی بەڵام ئێستا مەسەن جەناب 32 لەسەر ئەمە کەوتووە بەڵێ دوو ڕۆژی تر لە بۆرسە دابەزێت مەسەن بێتە 28 بە نمونە کاریگەریەکە لەسەر تۆ دەرەکەوێت یانی چۆنە من هەوڵ پێم وتی توم ئەبێ خۆتکەی بە مایە ئەو کانزایەکە ئیشیتیاکەی تۆ بێ بڵێ من مایەکەم 20 کیلۆ زیوە بەڵێ ئێتە کە ئیفرۆشی زیو بە $1000 بێ بە $5000 بێت تۆ ئەمەندە مایە زیوە وەکۆڵی ڕۆژێک خێرە ڕۆژێک تۆ عمولەکەی وەرەگری باش لەسەر عمولەکەی شەکەی کەواتە پێشنیارە چی خزمەت لێمەوە بۆ ئەو کەسانی کە شازایانی بابەتەکە و سەرەتاش عەرزم کردی ئەم ئیشە ئەبێ ئیشت بۆ پارەیە نەبێکەی کڕیت ئەیشتێ نەبێت و پێداویستی خۆ ببی بەمەیە سیارەیە خانووە کۆمەڵەشی تایبەتی خۆتە نابێ ئەوە بی بەمانەیە پارێکت لێ زیایە ئیشت پێی نییە بە چەند وەژباتێک بە شێوازی دوۆژ بە سێوەژ بە بیکڕە تەسەوەر ناکەم ئیشەڵا زەرەریتی ئاکی ئینشاءڵڵا دەست خۆش باشترین ڕێنمایە لای منەوە زۆر سپاس
کاک حاجیان جان. ئێستا ئێمە لە دوکانەکەی جنابتین کە دیارە دوکانی فرۆشتنی هەم قسمە لێمەوە ئاڵتونە و هەم زی و بابەتەکانی دیکەشە بەدڵنیایەوە کاتێک قاڵبەکە سکەکە کانزاکە گرانە بێ ئۆتۆماتیکی لا ئێوەش گرانە بێت کە بە شێوەیەکی وەکۆڵێ جۆرا و جۆر نمایشتان کردو بۆ هاوڵاتیان و بەتایبەتی بۆ وانەی کە تازە هاوسەرگیریەکەن سەرتا با لەوە دەست پێ بکەم تا چەند ئەم دۆخە کاریگەری هەبوو لەوەی کە گەنجان کەمتر ئاڵتون مسقاڵی ئاڵتون بۆ هاوسەر و خێزانەکانیان بکەن ئەمەوێ باسی کومەکەی تا چەند کاریگەری بۆ ئەم دۆخە لەسەرەوەی کە خەڵک کەمتر مسقال بکە جارەگە 20 گرامێ سەر دە مسقال بکرێت دوایی بچمە ناو بابەتەکە فەرموو باش پێشەکی بە خێراتنتانەکەم بە خێر بێنە خۆ سەر چاوەکانم من وەکو خاوەنی زەڕەنگەری سپێدە حاجی کەمال 34 ساڵە پیشەم ئەمەیە لە ئێستاە ئەم بەرزبوونەوە دابەزینی ئاڵتونە هۆکارێکن بڵێن و نەڵێن تەسیراتی هەیە لەسەر بازار یەک گرانبوونی ئاڵتون وە ڕێژەی کەمبوونی زەواجیش تەسیرات لەسەر ئیشەکەی ئێماکە بە تایبەتی گرانبوونی ئاڵتون زۆر تەسیری هەیە لەسەرەوە مەسەلێ لە ئێستاە ئەگەر بتوێ بە پێشەکی بە سعرەکانت پێ بڵێم لەبەرەوەی سعرەکان بە سعری ئەمڕۆ ئۆنسەی گیان 5011ەیە و ئۆنسەی زی و هەشتایە 1 کیلۆ زی و لە ئێستا لە 32 گەڵاونی بۆ 33 گەڵا بەرز و نزمێکەکە 1 لیرەی دوبەی بە 11 گەڵا و 10 دۆلارە تا 20 دۆلاریش یاریەکە لیرەی دوبەی ئەمە لیرەی دوبەیە 7 غرام و 200 سنتە عیاری 22 ئەمە نابێت نەکەم بێ وەزنەکەی و نابێت زیاتر بێ ئەگەر لەم ستاندارە دەرچوو ئەو لیرەیە لیرەی تەواو نییە بێ 7 غرام و 200 بێ و عیاری 22 بێ ئەمەش کیلۆی زیوی مەڕمەڕە لە ئێستا بە 32 گەڵاونی و تا 33 گەڵا مەعاملەی پێکرێ لە بازاڕی سلێمانیدا و پاشان مسقاڵێکی عیاری 21 لە ئێستا ئێمە کەیکڕینەوە بە 1,55,000 وەریەگرینەوە و مسقاڵی عیاری هەژدەش بە 905,000 بۆ 900 دینار وەرەگیرێتەوە ئەمە ئیشی جنابتان لە 34 ساڵە خەری کرد ئەندیجا لەوە چێ تووشی هەڵبەس و دابەزی با بڵێ خێر و خوانەخواسانی جازەرەر و ئەوش بن ئەی بچی ئەڵێ بۆ کەسێک هیچ شارەزایینە ئیسایەکێکم وەک دۆڵەتە لەبم ئیشم نییە هاتووم لەخۆمەوە زیوم کڕیۆ لە زەرەرە وازانم ئێمە ڕازاری ترش قسەمان کردووە لە ئێستا منەڵێم هەر کەسێ ئیشی ئەم ئیشە نییە با نزیکی نەکەوێ ئەگەر کەسێکی کڕێ و دای ئەنێ داینێ بڵێ ئەمە لە جیاتی پارە دایەنێم لە ماڵەوە بەرزنزمی بازار تەسی لەم کەسە نەکا ئەم ڕۆی کڕێ بە 30 گەڵا یا بە 40 گەڵا یێنێ بەیانی فرۆشێ بە 2 گەڵا زەرە 3 گەڵا زەرر هەیە بە 10 گەڵا زەرر و 20 گەڵا زەرر ژێ فرۆشێ ئەو ئیشە بۆ ئەو کەسانە نابێ ئەمە هەڵەیەکی واقعیە بەلایانی کەمەوە بێ چەند ساڵ داینیت ئەمە لە ئێستاە ئەمە زیاتر لە مانگی دەی ساڵی 2025 ئەم بەرزنزمەی بەخۆیەوە بینیوە ئەگینا لەوە پێشکاکە بە 9 گەڵا و بە 10 گەڵا بووە لە ئێستاە کە هاتوۆتە ڕیزی کانزای سێ هەم کانزاکانەوە زی و ئەم بەرزنزمانەی کە ئیکا هەمووی بۆرسەیە پەیوەند نییە بە ئێمەوە پەیوەند نییە بە زەڕەنگەرەوە ئێستا لەو بازاڕا کە معاملەی پێوەکرێ هیچ پەیوەندی بە زەڕەنگەرەوە نییە تێگەی برا ئەو پەیوەندی بە بۆرسی عالەمیەوەیە بەڵام من دەڵێم هەر کەسێکی کڕێ با حسابیەوەی بۆ کابڵە لە جیاتی پارە دامنا و دەستکاری ناکەم ئەگەرم زیوە بەرز بووەوە ئەوە خێر عەلاخێر نزمیش بێتەوە باوەڕ ناکەم لەم سعرانە تازە نزمتر بێتەوە یعنی با تووشی هەڵە نەبن لە بازاڕە فرۆشتن و کڕینی سەریعی پێوە بکەن بە قەناعەتی من وەکو زەڕەنگەرێک ئیشی هەڵەیە هەر کەسێک بیکە وە باجەکەیشی هەرە بێ خۆی بیا لە گیرفانی خۆی دەرەچێ ئەو معاملەیە نەکا باشە ئەمە جەنابوت و لە 32 وەرەقەوانەیە باشە بەڵام لەم ڕۆژانە چووە 58 وەرەقە 58 گەڵاشی بینی هەفتە پێش ئەوە ئاسایی نیە ئەو دۆخە کەسی شارەزای هەر لەو کاتێشە قسەشەکەی هەر لەو کاتێشە ئەمە 12 گەڵا بۆ 14 گەڵا سەر و بۆرسی عالەمی بوو ئێستا وا نزیکە بێتەوە وردەوە دەهاتوە بۆ مەسەلەن 7 گەڵا و 6 گەڵا ئەگینا برا لەو پیکاتی کە 57 و 58 بوو ئەم کیلۆزی وە 13 بۆ 14 گەڵا سەری بۆرسی عالەمی بوو بە بۆنەوە کە خەڵگە هاو ئەی کڕی دەیدەی پەلاماریانەیەوە نەزانی مەکە فریان ناکەون ئەمە ڕۆ بۆ 5 دەفتەر و 3 دەفتەر لە هەمان کاتە ئێستا بێ خەڵکەکە باجەکەی بە کە بەو شێوازە دابەزیوە ئەگەری هەیە بەرز بێتەوانی کە کڕیویانە بە 50 وەرەقە بە 40 وەرەقە داینێن و پەلەنەکەن من لەگەڵیان نیم بیفرۆشن لەگەڵ فرۆشتنیانیم بە هیچ جۆرێ ئەسڵ لەگەڵەوانی کە شارەزایی نەبوو دەستکاریشی بکە هیچ کەسێک هەر کەسێ ئیشی ئەمە نەبوو بانەیکە هات لای زەڕەنگەرێک بە وەسڵەوە لە زەڕەنگەری وەرگێ لە ماڵەوە بیبا داینێ بەیانی هەرچیەک بێ ئەو زەڕەنگەرە ئەتوانێت بە سعری ئەو دەقەیە بە 50 دۆلار کەمتر لە کابرا وەرێگرێت ئێستا زۆر جا لەو بازاڕە
یعنی تا سێ ڕۆژ پێش ئێستا هاو بە سی گەڵا من نەمەتوانی بیکڕم نەمەوێرە نەمەزای ڕووی لە چیە کاکە هەرچیەکە هاو بە لێشاویان هێنایەوە لە ئێستاە کە باسی ئەوەکەین ئەو کەسەی کە کڕیوێتی با فرۆشتن ڕاگرن با ڕایگرن تا ئەو کاتەی یا تیرومایە دەرەچن یا هەر لێ گەڕن کاکە داینن لە جیاتی کانزایەک لە ماڵۆ داینن با هەر ببوونی ببێ ئەو پارەیە خۆوان بیشی یەنەوە بە زەرەر هەر بێ پارەکە بەرنەوە لە ماڵۆ داینن لە جیاتی پارەکە با لە ماڵۆ داین جاران خەڵک لەچوو ئاڵتوی ئاوایە کردبی لە حەقدەست ناکردی با کە کاتی پارەم پێویست بۆ بیفرۆشتەوە دوایی دەرکەوت ئەم ئاڵتونە حەقدەستی تێت و لەو کاتە حەقدەستەکەت ڕوا بە زیان بەسەر تا ئەشکێتەوە کەواتە ئەمە دەرخەریەوەی بەڕاستی کەسێک کە شارزایی نابوو نابێت دەست بۆ شوێنێک پارەیەکی بوو نابێت سە بیدا بە ئاڵتوت و بیدا بە سکەوەڵ ئەمە چییە من دوو ڕۆژتی فرۆشمە دووەرەکە خێرەکەم ئێستا شتێکی باشە بیرخستمە باسی حەقدەسە کرد کاتێک ئاگدار بن جابیانی با بینەر و بیسەرەوە بزانێ ئەچێ بۆ لای زەڕەنگە لە ئێستاە کە ئاڵتون گران بووە حەقدەسی ئاڵتونیش گران بووە من کیلۆیەکی ئاوە ئاڵتونە نێرم بۆ دوبەی بۆ شەریکە هەڵم بۆ بکە بە 15-20 تاقم بازن کە کاتێک بۆ مەنێرێتەوە ئەوسا ئەگەر بە $3 و $4 بۆی کردبێتم ئێستا بە $5 بۆمەکە بێجگە لە نەقڵەکەش گران بووە بە بۆنەوە کە ئاڵتونەکە گران بۆ 16-17 دەفتەر دۆلار تو ئەی بەوە ئەڵەکە معملێک باسی $10 نایخەمە ئیش دە پێناوی $2 و $3 یعنی کە باسی حەقدەسەکەن وازان بۆ زەڕەنگەرە حەقدەسی زەڕەنگەر نییە حەقدەسی ئەو شەریکەیە کە ئەو بۆ من پارچە پارچاکاوە یا ئەیکا بۆ ئەوەندە تاقم کە بینێرێتەوە بۆ من و دوای بڵم حەقدەسەکەی چەندێکە خۆ لەبەر خاتی چاوی کاڵی ئێمە من دروست ناگا بە بەلاش کابرا $30 لە معملێکی گەورە کە ئەیخاتە ئیش 5-6 کارمەندی هەیە ئیشەکە ئەبێ حەقدەسەکەی بین بە کابرای خاوەن معمل کەواتە ئێساکێش ئەو پرۆسەی وت زەواج کەم بۆتەوە بەشێکی ئەم گران بوونی ئەوتونەیە واقعیارە وەڵا برا ئەگەر ئەم ئاڵتونە بەو شێوازە گران نەبووایە مەسائلی زەواجیش بەو شێوازی لێ ناهاوت ئێستا خەڵکێ دێ 5 مسقال ئاڵتونەکە جارانە هاتن 20 مسقال و 15 مسقال ئێستا خەڵ دێک 5 مسقاڵی من نازانین 5 مسقالەکەش چی بینێ دەست بۆ هەرچیەکە با وەزنەکەی زیاترە سەیری کابرا سەیری گیرفانێکە ئەو برایی کە دێ ئاڵتونە کڕێ سەیری گیرفانێکە گیرفانیەوە دەرناهێنێ یعنی وامان لاتۆ ئێمەژی حراج بووین لە ڕاستی ئەوانە یعنی هەر ئافر دەدەسە با بۆ شتێک خۆنا حەقشی نییە تەبعی ئافرد وایە ئاڵتونی بەلاوە جوانە و پیشینی خۆیەتی شتێکە معدنێکە بۆ خۆی دروست کراوە حەزەکە شتێکی جوانتر کڕە پێوەی دیار بێ بەس چی بکات لەو کاتاکە ئەو برایەمان مەسەلەن کاکی زاوا کە گیرفانی ئەوە دەرناهێنێ گوڵاڵە خارجنا بوو وەک شارسایەکی یابووری پێ خۆشە سەرتا باسێک لە ئەو دۆخەم کەی دروست بوو بۆچی دروست بوو وەکە چەند چیرۆکێک لابێلەوەی کە ئاگادار بووی کەسێ زەرری کرد بێ شتێک بۆمان باسی وەڵام بە شێوە گشتەکەی مانی لە ڕۆژانزەوە پێمان بڵێ ئەوە چی بۆ ڕوویە لە ماوەی 2 هەفتە نیوەی ئەم شارە زێڕوزیوی کڕیوە کۆڵێ و دوایی هەمووشی بەداخەوە لە زەرەرە زێر بە تایبەتی زێر یا کانسەکان ئەمە پەناگێکی ئارامن هەمیشە ئەو لە کاتی قەیرانەکانە کە هاوڵاتیان ئەترسن لە پارەکانیان بۆ ئەوی پارەکانیان کە قیمەی شرایی لە دەستنەیەن ڕووەکەنە کڕنی زێڕوزی و بەڵام بیل نەتیجە ئێمە ئەگەر سەیری ئەم کانزایە بکەین کە لە بۆسەکانە یاری مامەڵی پێواکرێ ئەمە مامەڵەکردن و یا بەکارهێنانەکەی یا دانانی تەسعیرەکەی بە پێ ئەو خواستەیە کە لەناو بۆسەکانە بڵێن دیاری ئەکرێت هەمامەڵی پێواکرێت هەر کاتێکە بازاڕی بۆرسەکان گەشتە حاڵەتی ئیشباع ئەوە ئەکەوێتە بازاڕەکە ئەکەوێتە چنینەوەی ئەرباحەکانی چونکە لە هەموو کاتێکە لە خاڵێکە پێوترێ خاڵی تێربوون ئەو کەسانی کە مامەڵە بە هەر کانزایەکەوەکەن یا بە پشکەوەکەن لە گەنە خاڵێکە لەو خاڵای پێویستیان بە نەختینەیە بێت عەرزێکی زۆر ئەخەنە بازاڕەوە بە مەش نرخەکان داڕنێت یا وردە وردە هێواشە بێتەوە دوای ئەوە بەرەوە خاوبوونەوە ئەڕوات ئێمە ئەگەر دیقەتی مێژووی ئەم کانزایە بین لە ساڵی 1970 ئەم کانزایە نرخی ئۆنسێکە تا $150 بەرز بۆ دوایی دابەزی بۆ 250 عفو بۆ $300 دوایی هاتە خوارەوە تا ساڵی 1990 بوو بە $253 یعنی بە نزیکەی 19 ساڵ ڕوو لە دابەزین بوو لە 2011 بە هەمان شێوە بەرز بووە لە 13 دابەزی لە 18 بەرز بووە لە
نۆزدە عفو لە 20 دابەزی بەڵام بەرزبوونەوەی ئەم جارە زۆر ناتەبیعی بوو وە فەجوەکە زۆر بوو بە تایبەتی لە کۆتایی مانگی یەکە کە ئەگەر ئێمە دیقەتی ئەو هێڵکاریمان بدایە لە بینی بەرزترین نرخ و نزمترین نرخی زێڕە خۆی دائیمەن ئەوە بە هێڵێکی نیمچە تەریب یعنی و نەوعان ماوەکو تەریب بووە بووە هاتن بەرزترین نرخ و نزمترین نرخ بەڵام لە مانگی یەکا فەجوەکە زۆر بوو لە بینی بەرزترین نرخ و نزمترین نرخە ئەوەی کە لەو هێڵکاریانە بزانێت یا شارەزاییتە هەبێ ئەیزانی کە ئەمما ئەبێ ڕاستکردنەوەیەک بۆ خۆی بکە بەداخەوە لە کاتێکە هاوڵاتیانی ئێمە چوون لەم قیمەیە پەلاماریاندا و دائیمەن ئەو بازرگانانەی سەرەوە یان ئەو خوتانەی سەرۆ کە من وام ناوناون بەڵێ خوتن ئەمانە ئەڵێ شیعارێکیان هەیە ئەڵێ لە کاتێکا تۆ ئەو کانزایە پشک بکڕە کە خەڵک متەشائیمە لێی یعنی خۆی لێ بە دوورەگرێ بەڵام لە کاتێکا بیفرۆشە کە خەڵک متەفائیلە و بەرەو ڕووی ڕاکە ئێمە کە لە کاتێکا بینیمان کە خەڵکەکە هەمووی بەرەو ڕووی ڕایکرد بەداخەوە یعنی تەرویجیشی بۆ کرا لە کەناڵەکانەوە ئەمە وای کرد کە خەڵکەکە لە قیمەیە بیکڕن لە قیمەی گرانیە بیکڕن کە کڕیان ئەوە ئەم پاشەکشەی کردو و خاو بۆتەوە بەداخەوە بەهۆی ئەوە تووشی زەرمەند بووە یەکەمیان هۆکارەکەیان نەشارەزایی بووە لە بوارەکەیە دووەمشتیشیان دوای بۆ نمونە قەرەباڵخی کەوتن باش گوڵاڵەخان جەنابەت وشەیەکە بەکارهێناوە هاوڵاتیان چوون باشەمە ئیشی هاوڵاتیانە بچنیان بێ خەڵکانی شارەزا و پیشەی ئەو بابەتیانە بێ و کارە بکرد خۆی ئەمە من زیاتر پەیوەندی بە بەختەوە یعنی ئەمە زۆر هاوڵاتیمان بینی چوش و قازانجیان کرد هەشە یعنی نەوعەن ما خۆی بە شارەزاییەک زانی و کڕی و زەرری تیا کرد یعنی ئەمە من زیاتر وەکو یانسی بێت بەڵێ وەکو یانسیبێ گوایە چونکە کەس تەسەوری نەئەکرد چونکە لە مانگی یەک بەدواوە زۆر بە شێتانە بەرز بووە هەم نرخی زێڕ و هەم نرخی زی و یعنی تەسەوریان ناکرد لە خاڵێکە ئەم پاشەکشەیە بکات بەڵام من هیوادارم ئەو کەسانی کە کڕیویان یعنی هیچ سەر لە خۆیان تێگنێن تازە کڕیوانە لە بەردەستیانە ئەگەر لەم ساڵیشا پاشەکشە بکە من حەزەکەم شتێکیان بەبیر بێنمەوە لە ساڵی 2011 دیسان ئۆنسەیەک زی و تا $50 ڕۆی دیسان دابەزینی کرد بۆ $5 واتە ئەگەر لە ئێستاشە ئەوەی تەحملی هەیە ئەتوانێت وەکو ئستثمارێک ئیشی بە پارەکەی نییە نەک ئەو کەسەی بچێ خانووی خۆی بفرۆشێت و بیا بەزێ ڕوزیویان ساری ژێر خۆی بفرۆشە بیا بەزێ ڕوزی و هەردای بنێن وەکو ئستثمارێک لێ بڕوانن لە ساڵانی ئایندەیە دیوارە قەنەعەتم بەوە هەیە کە بەرزبوونەوەی تر بکات چونکە بیل نەتیجە ئەمە بازار هەمیشە لە بەرزی و نزمیایە ئەوەی پرسیار بۆ دەداچم کورد دەڵێن تا 2035 چاوەڕێ ناکرێت زۆر بەرز بێتەوە ئەوە تا چەند ڕاستە بۆ 10 ساڵی ئایندا خوێندنەوەکان چییە؟ خۆی ئەگەر ئەمە زیاتر احتیمات کراوتە سەر ئەو هێڵکاریە کە یەکێک لە برۆکەرەکانی وڵستریت کە هەر خۆشی بڵێن کەسێکی ڕاضیاتی بووە و پێشببینی بۆ بازاری بۆرسە هەبووە ئەو هێڵکاری ئەو دایناوە ئەلبرت جانە کە ئەمە بەپێی پێشببینەکانی ئەو کە لە 2026 نرخی بۆرسەگاتە قیمە و دوایەوە پاشەکشە ئەکات ئێمە ینی ئەمە پێشببینیە خۆش دەزانی پێشببینی عادەتەن مەرجنی لە 100% بی پێکێت پێشببینی بە ئەگەر ئیشەکەیت ئێستا بۆ نمونە ئێمە نرخی زێڕکە لە بەردەستمانایە دوو ئەگەرمان وەداناوە ئەگەر بێت و ئێستا نرخی زێر لە سەر و 5,000ەوەیە دوایەوە کە هاتە 4,000 بەرو 4,300 ڕۆی بەڵام لێرا زۆر یاری کرد بەڵام ئەبینین یعنی إلا ئەم هەفتەیە کە زێر بۆرسەی جیهانی کراوەتەوە لە 5,000 یعنی نەوعەن ما ئستقرارێکی پێوە دیارەوە زیوەکەش لە $81 ئستقرارێکی پێوە دیارە ئەگەر زێڕەکە هات سنووری 5,150 دۆلاری شکاند ئەوە بەرەو بەرزبوونەوەی تر ئەڕوات بەڵام ئەگەر بێت و هاتە خوارەوە 4,800 بەرەو 4,300 هات ئەوە 4,300ەکە ئەبڕێ بەرەو 3,800 ڕواتە هەموو پێشببینیەک احتیمادی لەسەر ئەگەرە ئەگەرەکەش کێ بڵێن تحکمی پێوەکە واتە ئەمە ئیشی هەموو کەسێکە بیکاریان بەڕاستی ئەبێ بە حەزەرەوە بکرێ یان ئەگەر کراش بە مەبلەغی کەم بکرێ بۆ ئەوەی 1,000 نەبێ یانەوەی هەمووی بەدەستبینیانەوەی هیچ بەدەستەوە نەبێ قوربان وڵای ئەمە ئیشی خەڵکی ئاساییە لە ڕاستیە من قەناعەتم بەوە هەیە یعنی ئەگەر ئینسانیان پارەی هەبوو مانگانە بۆ نمونە لیرێک بکڕێت تێگی لێم ئەو پارەی کە لە بەردەستە لە بری بە پارە هەڵیگری
بە لیرەیەکە لیگرە خۆی مازانی لە ساڵانێکمان تێپەڕاندۆ زۆربەی کەس کە زەواجی کرد و ئاڵتۆنی کڕێوە دوایەوە کە فرۆشتێتەوە زەرری تیا کرد و حەقدەسەکەی لێدا شکاندێراوە یعنی هەمیشە ئەم کانزایە ئەگەر دیقەتت دابێ هەمیشە ڕوو لە بەرزبوونەوەیەکی شێتانە نەبووە بەڵام خەڵک یعنی زیاتر ئەم دۆخە جیۆسیاسی کە لە دەور و پشتمانە ڕوویەوە بۆ نمونەوە شەڕی ئۆکرانیایە بۆ نمونە کێشمەکێشەکانی نێوان ئێران و ئەمریکایە یان شەڕی ناوچەکەی خۆمان ئەمە سووریا یان غەزا یان ئەم وڵاتانی دەور و پشتمان ئەمە وایە کرد کە خەڵگە بەو شێوازە ڕووبکاتە زێر و بە پەناگێکی ئارامی دابنن بەڵام ئەگەر بانکە ناوەندی وڵاتەکانیش کڕی بێتیانەوە ئێمە بیرمانەچی ئەو وڵاتی سینێکێک بوو لە وڵاتانی کە بۆ هۆکاری بەڕێزبوونەوەی زێڕەکان ئەمەش بۆچی وای کرد چونکە سیستمی ئەوان بانکیە ها وڵاتیانەکانی هەمویان دەستیان کرد بە کڕینی زێر لە بۆرسەیە ئەبێت سەقفێکی مالی هەبێت لە سەر و ئەوەوە تۆ ئەتوانی یانی تۆ حساب بانکەکەت هەرچەندێک بێت ئەتوانی لە فۆرێکسا بەشدار بێ بەڵام ناتوانین لە بۆرسەیە بەشدار بین حکومەتی سین هات بۆ هاوڵاتیەکانی ئەم سەقفی مالیەوە ئەو ڕافعی مالی پیاڵەن بەرزی کردەوە بۆیان لەبەرەوە ئەمە هەموو هاوڵاتێکی سینی ئەوەی کە حساب بانکی هەبوو ئەوەی کە پارەی هەبوو لە بانکە هاتن خۆیان نایە بەشدار بوون لە بۆرسا ئەمەش مامەڵە هەوایەکانی زۆر کرد بڵقێکی دروست کردبوو بۆ نرخی زێر خۆی ڕاستە کانزاکی گرانبەهایە بەڵام ئەو حەجمن نییە کە لە مودەتێکی زۆر کەما بگاتە ئەو ڕادەیان لەبەرەوە ئەم بڵقە نەوعان ماتەقیوە من یعنی تەوەسەور ئەەکەم زیاتر بتەقێ و زیاتر بەرەو دابەزینیش بڕێ بڕوات ئەگەر هەر ئەم ساڵ تا کۆتایی ساڵی ژیانی ڕوو لە بەرزبوونەوە بێ ئەوە هەر بیل نەتیجە ڕوو لە دابەزین ئەکات و یعنی چەند ساڵێک بەدوایەکە نرخەکەی ناگاتە نرخی بۆ نمونە ساڵی 2023 بەڵام لە حدێکە ئەوەستێتەوە کە لە ساڵی 2023 نزمترە و بەرزترە و لێسەر زۆر نزمترە ئەوانەی هەیەە تا چەند سایت چاوەڕێ بکەن لێ مثلا 50 وەرەقی پێداوە 45 وەرەقی پێیاوە وڵای ئەگەر پێویستی بە پارەکەی نیە داینێ خەلچێک ئێستا زۆر ئافرەتەیە 20 ساڵە پاشی ئاڵتونی خۆی داناو نەیفرۆشتووە وایەنە هەیە ئاڵتونی ننکی ماوە یایی دوورتریشی ماوە لە ڕاستیە ئەگەر پێویستیان بە پارەکەی نییە نەیفرۆشن دای بنێن چونکە بین نەتیجە ئەمە کانزایەک ڕۆژێ لە ڕۆژان هەر قیمەی شرایەکی خۆی کاتەوە گوڵاڵەخان شتێک زۆر سەیرە لە بۆرسا نرخێکە لێرە نرخێترە ئەو بابەتە بۆ وایە سێرکە ئەمە زیاتر بەتایبەتی ماوەی چوە 20 وەرەقە فەرق 15 وەرەقە فەرق خۆی غەڵەتەکە لێرا بوو لە ڕاستی عنی ئەبوایە خۆی بەرنامەی تەوعیە نەکرا لەو کاتە ئەو کاتە هەموو بەرنامەکان بۆ ئاڕاستەیە بوو تاو زۆر زیاتر بەرزەبێتەوە تو ئەمڕۆ بیکڕەبانی قازانجەکەی فعلێژ واژ بوو یعنی کە تەڵەبێکی زۆری لەسەر بوو بازرگانەکان هاتن لەبەرەوەی مخاتەری سەرزی و زۆر زیاترە لە مخاتەری سەرزێر لە زێڕەکە لە کیلۆیەکەوە زانم 56 وەرەقەی فەرقە یعنی عمولەی تێچوون و گومرگ و ئەسە کیلۆیەک زێر بۆ نمونە ئۆنسە زێڕەکە لە بۆرسای چەندێک بوو کیلۆکە بۆ نمونە 16 دەفتەر بوو کە لێرە بتکڕیا 16 دەفتەر و 56 وەرەقەیەکیان لێ سنتی بەڵام بۆ کیلۆ زیوەکە بەڕاستی زۆر فەجوەکە زۆر بوو یعنی ئەبوایە خەڵک بەبوونی ئەم فەجوەیە تۆزێک حەزەری بکردایە چونکە ئەمە 20 وەرەقە یان $2000 ناکاتە کرێی گواستنەوە و گومرگ و ئەمە ئەبوایە بیان زانایە کە ئەگەر لە بینی نرخی ڕاستەقینە و نرخی بازارە بڵێن فەرقێکی زۆر هەبوو ئەوە مخاتەرەی سەر و کاڵایە زیاترە بەڵام دیقەت بن مخاتەرەی سەر ئاڵتونەکە کەمترە فەجوەکەی کەمتر بوو و دائما یعنی ئێمە ئەگەر دیقەت بین وڵاتێکی وەکو ئێمە من لە خەڵکم پرسیوە بۆچی ئیکڕێک ئەمە زی و کانزایەک نی ئێمە لە ناوخۆی خۆمانە چکە خۆتەزانی ئێمە وڵاتێکی وە بەرهێن نین وڵاتێکی بەکاربەرین وتوانە لە پیشەسازیە بەکارتون باشە وڵاتی ئێمە وڵاتێکی پیشەسازی نیە یعنی زۆر ئەم خەڵکان وا تێگەیاندبوو لە ناو بازار و ئەمانە نەخێر ئەمە ئەچێت دەتوانێت بچێت بۆ وڵاتێکی وەکو ئێران و ئەوان وڵاتێکی بازرگانین بەڵام تۆ زێڕەکە هەر دقەیەک یعنی بیبیت بۆ لای زەڕەنگەرێک یعنی زێر زێڕە بەڕاستی لێ دووەرەگرێ بۆ خشڵ بەکارهێنرێن لەبەر ئەوە ئەو فەجوەیە ئەو مخاتەری سەر زیوەکە زیاترە بۆی ئەو فەجوەی لە بینی نرخی ڕاستەقینە و نرخی بازاڕە هەبوو هەڵ ڕووی کردۆ کڕنی مسیش ئەوە بوو وڵی بەداخەوە نازانم یعنی مس ئێستا تۆ بڕۆ کیلۆ کێبڵ بتوێنەوە بە مسیبی فرۆشە کیلۆ گازام $3000 نایێنێ بەڵام لە بۆرسایە بە $16 لێرە بە $6 من هیوادارم یعنی پارە بەوە ئاسانی پێیان نابێت ڕاستە بازرگانیکردن مجازەفەیە و لە ناو بازارشە هەم قازانجێ و هەم زەرریشەیە بەڵام لە کاتێکا تۆ شت بکڕا کە بازار ئستقرارێتێکی
بەخۆیەوە هەبێت لە کاتێکا کە بازار استقرار نەبوو ئەوە ئەو کاتە ئەم هەڵبەزن و دابەزینانە احتیمالیان زۆر زۆرە و احتیمالی هەڵتۆقین و پوکانەوەش لە بازاری بڵێن شێواوا دەرەکەوێت. گوڵال خان کۆتا پرسیارم جنابەت بتابعی بەردەوامی بۆرسەکەی بەس وازم زۆر تەداخلی ناگەێت و زۆر شت ناکری ئەمە نیشانەی ئەوێ بەڕاستی حەزارێکی زۆر پێویستە جناب بۆ شارەتاییەوە بۆ ئەزمونونەوە حەزارێکی زۆری لێقی کەسێکیش لەو لاوە فەقیرە تەلەبەم وەرگزۆ لەم بەرناماڵە تەلەبم پارێکم لە ماڵ و شت بردوم بە کڕی مەسابی سوەرەق لەسەر ئەوە پێدەن قمارەوە پێ ناڵێن بۆ بڵێن بەشداربوون لە بۆرسەیە چۆن هەر کەسێکە لە دەسێ دۆمیناکە یاریێکی کۆنکەنەکە ئەوەشە چکە ئێمە پرۆبابڵتیمان خوێندووە ینی احتیمالاتمان خوێندووە لە زار هەڵدان و ئەمانە یعنی لە ناو محاضرەکانمانە بۆ کە وەختی خۆی خوێندومانە لە ڕاستیدا من لە ساڵی 2010 متابعی بۆرساکەم و بە تایبەتی متابعی ئاڵتونەکەم ینی دایمەنە سعرەکان بەرز و نزمی کردووە و لە 2011 قیمەی بینیت 2000 تقریبا $195 دووبارە دابەزوو بۆ $1180 یعنی سیدکە بۆ ئەو کاتە فەرقی $900 زۆرە یعنی دابەزێتە خوارەوە فترێکی زۆر مستەقر بوو لەوە دیسان لە 2010 بە دو بەرەو بەرزبوونەوە ڕۆژە 2020 گەشتە $2075 و مع العلم لە کاتێکە هەندێک کەس خۆی ڕاستە پەیوەندی لە نێوان فائیدەی ئەمریکی و بازاری بڵێن ئاڵتونا هەیە بەڵام لە ساڵانی ساڵەکەم بە تەواتی بیر نەماوە فائیدەی بانکی ئەمریکی دابەزی بۆ سفر بەڵام زێڕیش بەرز نەبووە یعنی مەرجنی هەموو کاتێ علاقەکەیان علاقەیەکی عکسی بێ هەندێک جار هەیە فائیدەی ئەمریکەکەش کەم بووە بەڵام نرخی زێڕەکەش هەرکەم بۆ چونکە پەیوەندی هەبووە بەو ئێستا زیاتر پرسەکە سیاسیە چونکە ئەو وڵاتانی فۆی بڵێن برێکس کە دروست بوون یعنی گرە و لەسەر ئەوواکەن کە هێمنەی دۆلار نەهێنڵ لە بازارە بەڵام من قەنەعەتم بەمە هەبوو هەر ئێستام دەقێشەمە هەتاکو ئێستا نرخی کاڵەکان لە ناو بۆرسایە بە دۆلار یعنی ئەخەم دەنرێتە تۆمە زێڕە هەر بە دۆلارە زیوە بە ئەنووسێ ئەوە دۆلار نانووسی ئەوە یۆرۆ یا ئەوەنە پاوەند یان نەوتە هەر بە دۆلارە خۆتە زانی شتێکی تریش لێرا من حەزەکەم ئێستا بیرم کەوتەوە هەتاکو ئێستا تەسعیرەی ئاڵتون لە بانکی فیدراڵی ئەمریکا کە ئەمریکا خۆی خاوەنی گەورەترین نێدەکی زێڕە 8133 تۆنی مەتریان تاکو ئێستا $42 و 22 سنتە بۆ یەک ئۆنس کەچی لە بازاڕە ئێستا $5,000 یعنی هەتاکو ئەم تەسعیری ئاڵتونە لە ناو بانکی فیدراڵی ئەمریکا بەو نرخە بمێنێتەوە مەترسی زۆر لەسەر زێڕ نییە. ئەوەی کە لە بەرنامەکەدا بۆمان ڕوون بوویەوە هەم ئەو کەسانی کە بەژاریان لە بازارەکەدا کڕیە و ئاڵتون و زی و تەنانەت مس و کازەکانیان کردووە هەم خاوەنی پێشانگاکان و فرۆشیارەکان هەم شارەزایانی ئابووری جەخت لەوە کەنەوەتکایە کە شارەزایی لە بابەتەکان نیە مەچۆرە ناوی چکە لەو کاتەدا نابێتە بازار و مامەڵەی ئابووری ئەبێتە یان نسیب چەندین نمونەی دیکەش هەیە کە بەڕاستی لە پشت کامێراوە قسەیان کردووە کە ئاگایان لێ نەبووە کەسی نزیکیان قەرزی لێ کردوون ئێستا بۆیان دەرکەوتووە کە چووەندایەنە بەم کانزا و زێر و زیوانە و لە زەرەنا وەکۆڵێ ڕوشمان نایە داوای پارەکەمان بکەینەوە هیوادارم هەموو لای دوور بن لە زەرەر و زیانان تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بە خودایەتان دەسپێرم کە سپات نەزانێت ناکەم